مۆبایلی کە پێمانە لە ڕاستی داوەک باسمان کرد بێ ڕۆحە، بێ زەرەر و زیانە. خۆی لە ڕاستیە زەرەر و زیانی نییە ئەگەر ئێمە بە جوانی بەکاری بهێنین. ئەتوانین وای لێ بکەین بۆ تاوان و خراپە بەکاری نەهێنین، وا کارێکی وەها نەکەین فکر و هۆشمان بەس لای مۆبایل بێت. هەیە خەریکی وتار بڵاوەکاتەوە، قورئان بڵاوەکاتەوە، بابەتی ئاینی ئەکەن و دەدە تەسی خۆش بێ، وەکو کتابێک وای بۆ خۆ دەیخوێنیتەوە. بەڵام زۆربەی خەڵکی بۆ بەکاری نایێنێ، بۆ پێکەنین ئەڕاتە پشتا پێ ئەکەنێ سەیری فلانی فیلم هەنێ لەقتەوش دەکات. هەر ینی شەرمەکەی زەلامی وا ئەبینی پیاوی وا ئەبینی پێ ئەکەنێ لە هەندێشتا هە لە خۆتەوە شەرمەکەی. حاشازی درۆ زۆر بووە، فلیم هەمووی درۆیە، هەمووی بریتێ لە درۆ. ئەوەی کە کەسێک حاجازی بێ شخصیت بێ، چونکە مۆبایل شخصیەتی زۆربەی خەڵکی نەهێڵاوە، ئەوەی خۆی نەکاتە مەزە، ئەوەی گوێن نەدا، ئەوەی خۆی حاشازی سوک نەکە خەڵکی گوێ لێ ناگرێ. بەداخەوە بۆ خراپە بەکاری دەهێنین. کێ گوێ لە پیاوی باش دەگرێ، کێ گوێ لە وتار دەگرێ، کێ گوێ لە قورئان دەگرێ؟ کەم. بەس ئەوانەی کە گاڵتە ئەکەن و فشکاتەکەن و کۆمەڵشت باسەکەن، ئەوانەی کە کچە مۆدێر و نازانم چین و ئەوانەی کە گوێ نەدەن تەماشاکەی دەفڕن، لایکیان نەفڕێ، بینەریان نەفڕێ، بۆ لەبەرەوەی ئێمەش ئەشیامان بۆ ئەو کەسانە ئەبێ. زۆربەمان لەوانەوە نزیکین، حەزمان بەوانەیە نەک دیندارەکان. معقولە مامۆستایەک وتارێکەدا قورئان خوێنێ، قورئانە خوێنێ، هەزاری وەکەوانە بەقەت ئافرەتی خەڵک گوێ لێ نەگرتووە. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی ئێمە کەسێک خراپین، ئێمە پێناسەی خۆمان کردووە کە ئێمە لەگەڵ ئەو کەسە خراپانین، ئێمە جمهوری ئەوانین، نەک جمهوری وتار و قورئان. بەداخەوە بەڵام ئەوش بزانین مۆبایل نیعمەتێکە کارمانی ئاسان کردووە، ژیانمانی ئاسان کردووە، کەسابەت و ئیشمانی ئاسان کردووە، بەڵام لەولاشەوە بۆتە بەڵایەک بۆ زۆربەمان ئەوانەی کە بە خراپە بەکاری دەهێنن، بۆ خراپەکاری بەکاری دەهێنن. کامە چاکە کاکە کام بەرنامە چاکە زوو نامەکە ئەسڕێتەوە، باوە داگرم بۆی نامەکان یەکسەر بسڕێتەوە، کەس نەیبینێ، بەڵام دڵنیا بەخوای بینێ. خوا هیچی لێ غافڵ نابێ. ئێمە لەخوا غافڵین، بەڵام خوا لە ئێمە غافڵ نییە، ئەوە دڵنیا بەلەوە.